بسم الله الرحمن الرحيم. الحمد لله، الصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه. بنراني برز خوشويست، السلام عليكم ورحمة الله وبركاته. خوشويستان خوش حالم لخدمتنا بنشان خليك بو باسكردني بابتكي جرينج بو آدابك لآدابكاني إسلام كفيري كردوين أويش بريتي لآدابي سرداني كردن بو لا يكدي. بقشتي دوو جۆر سەردانیکردنمان هەیە. جۆرێکیان کە واجبە لەسەر ئینسانی موسڵمان کە ئەویش بۆ لای دایک و باوک و گەیاندنی سیلەی ڕەحمە بۆ لای خزمە نزیکەکانی و ئادابی دووهەم کە ئەوە مستەحەبە بۆ لای کەسانی ناسرا و هاوڕێ و برایەکی ئیمانداردا. بە هەرحاڵ هەر کامێکیان بێت لە سەردانیکردنەکان پێویستمان بە چەند ڕێکارێک و چەند ئادابێک هەیە کە بیگرینە بەر بۆ ئەوەی کە لەسەر سنەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام و بە پێی ڕێنمایەکانی خوای پەروەردگار بجۆڵێنەوە لە سەردانەکانماندا. لە کاتی باسکردنی سەردانیکردندا خوای پەروەردگار یاسایەکمان بۆ دائەنێت بۆ ئەوەی کە ئێمە لەسەری بڕۆین کە ئەویش بریتیە لە مۆڵەت وەرگرتن بۆ لای کەسانێک کە سەردانیانەکەی. یەکەم شت ئەوەیە کە تۆ بەبێ مۆڵەت سەردانی هیچ کەسێک نەکەی. مۆڵەت وەرگرتن لە کۆندا جیاواز بۆ، بەڵام ئێستا زۆر ئاسانترە. جاران کە ئەچوویتە بەردەرگای ماڵێک لە ئیسلامدا بۆی دانراوە کە 3 جار بدرێت لە دەرگاکە ئیتر چاوەڕێی ئەوەن بکرێت فەرمووی لێ بکرێ. ئەگەر فەرمووی لێکرا ئەوە خێر عەلا خێر، دەرگای لێ دەکرێتەوە و دەچێتە ژوورەوە. ئەگەر فەرمووی لێ نەکرا پێویستە ئەم ئینسانە لەوێش لە بەردەم ماڵەکەدا ڕەچاوی کۆمەڵی خاڵ بکە. یەکێک لەوانە کە کاتێک دەدا لە دەرگا سنت وایە 3 جار بدا لە دەرگا و لە بینی جارەکانە چەند خولەکێک بوەسێ بۆ ئەوەی کە نەبادا خۆ حازرکردن و ئامادەکردنێک نەبێت بۆ دەرگاکردنەوەکە. بەڵام ئێستا جیاوازترە. ئێستا الحەمدوللا ئەم ئالەتی پەیوەندیکردنە تەلەفۆن هەیە، دەتوانی مەوعیدی هەفتەیەک دابنی. بۆ نمونە دەتەوێت بچیتە میوانی بۆ ماڵێک، فڵان ڕۆژ تۆ مەجالت هەیە، پێت خۆشە سەردانی ماڵەکە بکەی، تەلەفۆن بکە پێشتر، برای بەڕێزم کاتتان هەیە فڵان ڕۆژ هیچ مەوعیدێکتان نییە، سەردانیکردنتان نییە، خۆتان ئێمە بەتەمای سەردانین. ئەوە مۆڵەت وەرگرتنە. ئەگەر مۆڵەتی پێ نەدای لەو ڕۆژە بۆی نەگونجا، خوای پەروەردگار پێمانە فەرمێ بۆی کە دڵمان گران نەبێ و ئین قیل لەکم ارجعوا فارجعوا. تەنانەت جاران کە چۆتە بەردەرگاکە ئەگەر مۆڵەتی ئەوەی پێ نەداوە کاکە مێ ژوورەوە گەڕاوەتەوە بۆ لە بەرەوەی فەرمانێکی خوای پەروەردگاری جێبەجێ کردووە. یەکەم شت داوای مۆڵەتکردنە بۆ چوونە ژوورەوە. دووهەم کە دەتەوێت بچی بۆ ماڵێک، ئەوە مۆڵەتت پێدرا، سڵاو دەکەیت و دەچی دانیشی. جا ئەم ماڵە ماڵی باوکتە، ماڵی براتە، ماڵی خزم و کەستە. یەکەم شت ئەبێت تۆ بە ئەمینی بچیتە ئەم ماڵە، بە ئەمینی بچیتە ئەم ماڵە. ئەبێت چاو ئەمین بێ، نابێ بۆ نامەحرەم. ئەوە ئەگەر لە ماڵی مامە، ماڵی پور، ماڵی خاڵ، ماڵی برادەر چوویتە هەر ماڵێ، کوردەواری دەڵێ بە کوێری لە ماڵەکە دانیشە، بە کەڕی وەرە دەرەوە. واتە دوو ئادابمان هەیە لێرە. یەکەم چاو بپارێزە لە نامەحرەم، لەبەر ئەوەی ئاگادار بە ئامۆزات نامەحرەمە بە تۆ، پورزات خاڵۆزات ئەگەر قەڕابەی شیر نەبێ، ئەمانە نامەحرەمن بە تۆ. و پاشان کە کاتێک لەوەی گوێت لە هەندێک قسا بێ، جاری وا هەیە ڕەنگە هەندێک باس بکرێت لە بینی خۆت و ئەو کەسەی کە سەردانیت کردووە، ڕەنگە ئەمانەت بێ. نەخێر، گوێت لە قسەیەک بووە لا ئیرادی، ئەبێ ئەم قسە ئەگەر باسی کەسێکی نزیکی تۆش کرابێ ئەم قسە نەگەیەنی. بۆیە کورد جوانی فەرمواڵێ بە کوێری بچۆرە ماڵان، بە کەڕی وەرە دەرەوە. واتە ئەبێ سڕ و نهێنیەکانی ئەو ماڵە بپارێزی. و پاشان سەرکاتی سەردانیکردن 3 کاتمان هەیە کە خوای پەروەردگار بۆ ئەهل و بەیتی ناو ماڵێک ئەم 3 کاتەی قەدەغە کردووە لە ژوورێکەوە بۆ ژووری باوک و دایک بچنە ژوورەکەی تر. تەنانەت بۆ مناڵێک کە کاتێک لە حەدی بلوغە یان خەڵکانێکی دیکە لەو ماڵە لەگەڵ تۆدا دەژین، پێویستە لە پێش نوێژی بەیانی بە ئیزن نەبێ نەچنە بۆ نمونە ژووری نووسنی باوشیان، باوک و دایکیان لە ژووری نووسنان پێش نوێژی بەیانی بە هیچ شێوازێک بەبێ ئاگادارکردنەوە بەبێ تەقە لە دەرگان نابێ. جاب ئەمە بۆ کەسێکی ناوماڵەکە بێ، بۆ غەیرت ئەولاترە. و پاشان واتە پێش نوێژی بەیانی سەردانیکردن نابێ. وەختی نێوان نیوەڕۆ کە پێوتێ وەختی ظەهیرە کە ئەمە لە نیوەڕۆ بۆ عەسرە،
ئەم کاتە کاتی ئیسراحەتکردنە نابێ بە هیچ شێوازێک ئەگەر زۆر زەرور نەبی بە هیچ شێوازێ داوای چوونە ماڵان و سەردان بکەیت و لە دوای عیشاشە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لەم کاتانە هەرگیز سەردانی نەکردو دایکە عایشە ئەفەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پابەند بوو بە تەواوی معنا تەنها یەک جارێک کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام سەردانی ئەبوو بەکرەکە ئەویش بۆ هەواڵی کۆچە کە لە مەککەوە هیجرەتەکەن دایکە عایشە ڕەزا و ڕەحمەتی خوا لێبێ بەسەر سورمانەوە گێڕێتەوە ئەفەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە کاتی ظەهیرا ئەو کاتە کە پێغەمبەر سەردانی ناکرد هات داوای هاتنە ژوورەوەی کرد بەلامانەوە عەجیب بوو کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەمە کە لە مەککەیشە لەم کاتا چۆن داوای هاتنە ژوورەوەکە لەوێش تەنانەت ئیزنە خوازێ کە بێمە ژوورەوە ڕێی پێدرێ و دیسانەوە لێ ئەمرێکی مهم هەیە لە تا قسەی لەسەر بکەن ئەفەرمێ کەس هەیە لە ماڵە واتە لە غەیری خۆتان کەس هەیە ئەبوو بەکر ڕەزا و ڕەحمەتی خوا لێبێ ئەفەرمێ تەنها عائیشە و ئەسما ئاگایان لێ ئەویش باسەکە ئەفەرمێ مۆڵەتی هیجرەتم پێدراوە کەواتە بۆ کارێکی زەڕوو نەبێ بۆ ئەو کاتانە و دوای نوێژی عیشاش بە هەموو شێوازێ سەردانیکردن خوای پەروەردگار کاتی بۆ داناین لە کۆندا یەکسەر دوای نوێژی عیشا خەوتن ئێستا بەداخەوە پێچەوانە بۆتەوە کە زۆربەی سەردانەکانمان دەکەوێتە دوای نوێژی عیشا ئەمە لە حاڵەتێکایە کە ئەم کاتەکان زۆر پابەت بین و پاشان شتێک هەیە کە لە ئێستادا بۆ ئیمڕۆی ماڵەکان زۆر زەرورە و لەم کاتەشدا کە ئێمە پێویستمان پێێتی لە کاتی تاقیکردنەوەی قوتابخانەکاندا بە تایبەتی تاقیکردنەوەی کۆتایی ساڵ تکایە بەڕێزان پابەند بن بەوەی کە ماڵی باوکتە برایە کرد ئیمتیحانی هەیە تکایە مەچۆرەوە ئەم 15 ڕۆژە ئەم 20 شەوەش بخەرە سەر ڕۆژەکانی دیکە مەچۆ کاتەکەی مەکوژە کۆمەڵێ مناڵ مەبەرەوە سەر دڵی ماڵ دایک و باوکت مانگێک کە سەردان نەکردەوە بابی شەوی تریشی لەسەر بێ بابێ بە چل بابێ بە 2 مانگ اعتیادیە لەبەر خاتری خوا ئەم سەردانەمە کە بۆ ئەوی من براکەت برازاکەت خوشکەزاکەت لە تاقیکردنەوەکانیان سەر بکەوێ ئینشاڵڵا و پاشان کە لەوێ تەنانەت بۆ نوێشکردن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فێرمانەکە ئەفەرمێ کاتێک کە سەردانی خەڵکتان کرد کە چوونە ماڵێک لەوێ کە کاتی نوێژ بوو ئەگەر نەچووی بۆ مزگەوت ئەگەر ئیمامەتتان کرد با خاوەنی ماڵەکە ئیمامەت بکە و پاشان بەڕێزەکان هەموو کەسێ خۆی پابەندە بەوەی کە ماڵەکەی خۆی چوا باشە چ دەرگایەک لێوەی دیار نییە پێویستە لەسەر تۆی میواندار بە قسەی خاوەن ماڵەکە بکەی کە پێتەڵێ فەرموو بچۆرە ئەو سەرەوە دەست ڕاکێشێ بۆ شوێنێ لێوێ دابنیشە واتە پیاوەکە خاوەنی ماڵەکە ئیتر ئەگەر ئافرەتەکە بێ ئەگەر پیاوەکە بێ ئەو دەزانێ ڕەنگە بەرامبەر شوێنێک دانەنیشی کە دەرگایەک لەسەر هۆڵێ بێ لەسەر مەطبەخێ بێ بۆ ئەوی چاوت بە حرام نەکەوێ پێت ئەڵێ لەوێ دابنیشە پێویستە بە قسەی خاوەنی ماڵەکە بکەی وە شتێکی دیکە ئەمە زیاتر بەداخەوە لە نێو خوشکاندا باوە لە نێو ئافرەتانە باوە تکایە سەیری ماڵ یەکتری مەکەن پێویستت بەوە نییە کە ئەچی سەردانی ماڵانەکەی سەیری بزانی مەطبەخەکەی چۆن ڕازەناوەتەوە ئەگەر بۆ فێربوونەوە ئیزن لە خۆی وەگری ئەمە شتێکی ترە والله ئەعلەم بەڵام بۆ ئەوی کە بزانی چی هەیە و چی نییە تۆ حەقت چییە بەسەر ژووری نووستنەکەیەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پێم ئەفەرمێ من حوسنی ئیسلامی مەرئی تەرکوه ما لا یعنی باشترین شتێکی ئینسانی مسلمان لە ئیسلامە ئەوەیە کە شتێک ڕەبتی بە تۆ نییە عیلاقەی بەسەر تۆ نییە تۆ وازی لەبێنی من حەقم نییە بەسەر ئەوەی کە براکەم ماڵەکەی چۆنە ئامۆزاکەم ماڵەکەی چۆنە دراوسێکەم خزمەکەم من چوون بۆ سەردان بۆ مەحەبەتێک کە دروستی کەم نەچوون بۆ تەحقیق برای وا هەیە خوشکی وا هەیە ئەڵێ مامۆستا میوانم هاتووە ئیحراج بوو موتێتی ئەوە بۆ سەیرێکی ماڵەکەت نەکەم بۆ نەزان ئاخر کاکە ئەساسی ماڵی بۆ گۆڕی آخر کاکە ژووری نووسنەکەی بۆ چاکەکەی بۆیە گۆڕی تۆ حەقت چییە بەسەرەوەی ژووری نووسنەکە یعنی چی شێکی بە تۆ هەیە بەڕاستی چی شێکت بە ژووری نووسن و ژووری مەطبەخ و چی ژووری نان خواردنی هەیە تۆ هاتووی سەردانەکەی تکات لێ ئەەکەم مەڕۆ قون و قوشبنی ژوورەکان مەگەڕە و پاشان ئەگەر منداڵت هەیە خوشکی بەڕێزم برای بەڕێزم ماڵی باوکتە ماڵی براتە ماڵی ئامۆزاتە ماڵە دراوسێتە تکایە مناڵەکانت وا ڕابهێنە کە لەوێ دەست نەکەن بە هەموو شتێکە سەلاجە نەکاتەوە چی نەکاتەوە هاری نەکا شت نەشکێنێ مناڵەکانت تەنزیم کە بۆ ئەوەی کە سەردانەکانت ببێتە مایەی خۆشبەختی
ببێتە مایەی مەحیبەتی زیاتر و پاشان سەردانیکردنیش باز و زوو نەبێت بەردەوام نەبێت چونکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دیسانەوە پێمانە فەرمێ کەم کەم سەردانی یەکتری بکەن ماوە سەردانی یەکتری بکەن بۆ زیادبوونی خۆشەویستی. کوردیش دەڵێ دوور و دۆستی خۆشەویستی زیاد دەکا. بۆیە بەڕێزەکان تکایە با پابەند بین بە ئەم ئادابانەوە. لە کۆتاییە دەڵێم سڵاوی خوای پەروەردگارتان لێبێ، داواکارم خوای گەورە هەمومان موفق بکات تاوەکو لەسەر ئادابە جوانەکانی ئیسلام ژیان بەڕێ بکەین. السلام علیکم و ڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.